ئەگەرچی لە شەڕی ئازەربایجان و ئەرمینیا ئێرانیەکان ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پشتیوانیان لە ئازەربایجان دەکرد، بەڵام تاران لەو ڕێککەوتنە نیگەرانەکە تێیدا ئازەربایجان وەکو براوە سەیر دەکرێت. دوای ئەوەی ئەرمینیا و ئازەربایجان لە ژێر چاودێری رووسیا ڕێککەوتن کە کۆتایی بە شەڕ بهێن و ئاگربەستیان ڕاگەیاندنەکانی نزیک لە سوپای پاسداران نیگەرانیەکانی وڵاتەکەیان لەو ڕێککەوتنە نەشاردۆتەوە. ئەژانسی فارس نیوز لە راپۆرتێکدا دەڵێ بە پێی ئەو ڕێککەوتنە چیتر ئێران سنووری وشکانی لەگەڵ ئەرمینیا نامێنێت و هەموو سنوورەکەی دەکەوێتە سەر ئازەربایجان. ئەوەش وەکو هەڕەشەیەکی ئەمنی و ئابووری ناو دەبات. بە پێی ڕێککەوتنی باکۆ و ئیرەوان ئازەربایجان لەو شوێنانە دەمێنێتەوە کە لەو یەک مانگ شەڕەدا کۆنتڕۆڵی کردن و تەنانەت دەبێ هەندێک ناوچەی وەکو کەلبەجاریش چۆڵ بکات. لە وەڵامی ئەو نیگرانیانەدا ئەباس عێراقچی جێگری وەزیری دەرەوە ئێران دەڵێ هیچ گۆڕانکاریەک لە ڕێڕەوی ترانزیتی ئێران و ئەرمینیا ڕوونادات. ئەو دەڵێ لەگەڵ ڕووسەکان گفتوگۆیان کردووە و هێزەکانی ئەوان ئاسایشی ترانزیتی ئێران لەو ناوچەیە دابین دەکەن. بەپێی ئەو ڕێککەوتنەی کراوە ئیتر ئێران هیچ سنوورێکی لەگەڵ ئەرمینیا نامێنێت و هەموو دەکەوێتە دەستی ئازەربایجان. هاوکات تورکیاش سنوورێکی ڕاستەوخۆی وشکانی لەگەڵ ئەرمینیا بۆ دروستە بێ. ئەوەش ئێرانیەکانی نیگەران کردووە، چونکە لەلایەک چیتر تورکیا پێویستی بە ڕێڕەوی ترانزیتی ئێران نابێت، ئەمە جیا لە ترسی جێگیرکردنی چەکدارانی نزیک لە تورکیا لەو ناوچانە کە ئێران ئەو چەکدارانە بە تیرۆریست ناو دەبات. تاکو ئێستا کۆماری ئیسلامی ئێران بە فەرمی قبوڵی ئەو ڕێککەوتنەی نەکردووە. نەشی شاردۆتەوە کە ئەوان لە بەرامبەر ئاسایشی سنوورەکانیان هەستیارن و قبوڵی تیرۆریستان لەسەر سنوورەکانیان ناکەن.